من ناوم سارا دارایە پیشەم بەخێوکردنی ئەسپ و هەروەها سوارچاچی و خاوەندیارەتی ئەسپە. من هەر لە تەمەنێکی منداڵی کە تقریبان 10 ساڵ زیاترە کە خاوەندیارەتی ئەسپ دەکەم و لەگەڵ ئەسپ ئاشنام و تێکەڵم و هەروەها سوارچاچیان پێوە دەکەم. بۆیش ئەو حەزم هەڵبژارد چکە بەڕاستی ئاژەڵێکی زۆر جوان و سەرنجڕاکێشن و لەگەڵ مرۆڤەکان زۆر زوو دەبن بە هاوڕێ. من ڕۆژانە هەندێک ڕۆژ تقریبی 10 ساعات زیاتر لە لای ئەسپەکانم دەبم. هەندێک ڕۆژیش هەیە دەتوانم بڵم لە بەیانی هەتا شەو هەموو کاتەکانم لەگەڵیان دەبم ئەگەر ڕۆژێک پێویست بکات. بۆتە بەشێکی زۆر گرنگ لە ژیانم. ئەسپ فێری منی فێر کردووە کە هاوڕێتی یەکێک بکەم بەبێ ئەوەی چاوەڕێی مقابل بم بەرامبەری. بەڵام بە هەمان کاتدا ئەگەر ئەسپەک بزانێت کە تۆ خۆشت ئەوێت بە هەمان شێوە ئەویش خۆشەویستی بۆ دەرەبڕێت. ئێستام ئەسپە واهووی عەرەبیە، زۆر ناسکن و هەروەها بە کەسایەتی بەهێز ناسراون. ئەسپەکانی من ڕۆژانە بۆ خواردن تقریبی 2 جار علەفیان پێ دەدەم لەگەڵ 2 بۆ 3 جار وێنجە و هەروەها علەفەکە ئێمە لێرە خۆمان لێک تێکەڵ ئەکەین و پێی ئەدەین. علەفی دروستکراوی بۆ نایەنم. عادەتەن جۆ و نەخالە و کای دەدەمێ، هەندێک بڕێکی کەمیش لە سۆیا بۆ ئەوەی بە شێوەیەکی تەندروست بمێننەوە. ئەسپ ئاژەڵێکی زۆر ناسکە، دەبێت ئاگادار بی کە نەخۆش نەبێت چکە زۆر ناسکن. ئەگەر بۆ ماوەی کاتژمێرێک بەسەری بڕوا و نەخۆش بێ پێی نەزانی ڕەنگە بێتە هۆی مردنیان. و هەروەها ئەسپ ئاژەڵێکە زۆر غیرە دەکات. یعنی ئێستا من 4 ئەسپم هەیە، لە لای ئەوە بم ڕەنگە ئەوەی تر پێی ناخۆش بێت، دەبێت چۆن لە لای ئەم بم بچمە لای ئەوانەی تریش ئەگەنا دوای لێم عاجز دەبن. بەڕاستی یانەیەکی زۆر پێشکەوت و نێودەوڵەتیە، هیچی لە یانەکانی وڵاتانی تر کەمتر نییە، ڕەنگە لە هەندێک وڵات پێشکەوت و تریشە. من چونکە ئەسپەکانی خۆم لە ناو یانەی ئەسپ سواری شوێنم هەیە بە خەیان دەکەم، بەپێی ئەوە ڕۆژانە زۆربەی کات دێم سوارچاچیش دەکەم، جا بە ئەسپی خۆم بێدان ئەسپەکانی نادی. بەڕاستی شایەنی دڵخۆشیە کە دێتە نادی دادەنیشی ئەو ڕادەی کە کچ لێرە سواری ئەسپ دەبێت بەو ڕادەیە پیاوەکان نابینی. ئەوەمان بۆ دەرئەخات کە کوردستان بە شێوەیەکی گشتی زۆر پێشکەوتووە. کچەکان ئێستا ئەتوانم بڵم شان بەشانی پیاوەکان و بەڵکو زیاتریش پەرەیان بەم وەرزشە داوە، ویان کردووە ئەم وەرزشە هەر بە زیندوێتی بمێنێتەوە. من بیر لەوە ئەکەمەوە کە ڕۆژێک لە ڕۆژان خاوەنی مەڕبەتێک بم، واتە جێیەکی بەخێوکردنی ئەسپ کە ئەسپەکانی بتوانێت منافەسەی ئەسپی هەموو جیهان بکات، نەک تەنها عێراق و کوردستان. ئەگەر کەسێک هیوایەک یان خەونێکی هەبێت و هەوڵی بۆ بدات بێگومان پێی دەگات ئەگەر ئیزنی خوای لەسەر بێت. و هەروەها ئیستاش چەندەها مەڕبەت هەیە لە هەولێرە کە ماشەڵڵا ئەسپی زۆر سەرکەوت و زۆر باشان هەیە لە ئاستی عالەمین ئەسپەکان. جیاوازی لە نێوان کەسێک کە سوارچاک بێت و هەروە کەسێکی ئاسایی بەڕای من کەسی سوارچاک خاوەنی کەسایەتێکی بەهێزتر و هەروەها خاوەنی خۆشەویستێکی زیاترە، نەک تەنها بۆ ئاژەڵەکان بەڵکو بۆ هەموو دنیا.